بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئێمە لە شوێنێکین بە مەیدانی حاجیەوە ناسراوە. ئەو مەیدانە بە دیمەن زۆر جەنجاڵە، بەڵام لە ناوەڕۆکدا پڕا و پڕیەتی لە سادەیی. من زیاتر لەوە قسە ناکەم، لەگەڵ جیات هەوڵ دەدەین زۆرترین دیمەنی ئەو مەیدانەتان بۆ بگوازینەوە. فەرموون بینەرمان بن. جاری وا مریشک و قاز و قەل و شتیوا دێنین لە ماڵی لێمان بردار دەبێتەوە، ئەوش زەرەدێکە بۆ ئێمە بە خێری ئەوانەی دەمێنێتەوە حتا بڵێن ڕادەی 180 پێ پڕ دەکەینەوە کە دەنا هەمووی زەرە دەدێنین. جاری وا هەر لە ڕێ لێمان دەمرێت دەگەر تا دەگەینەوە حازیاوای پیشەکەیمە ئەوەیە. سلێمانی، هەولێر، دەهۆک، لە پێنجوێن، لە کەلار، باوەڕ کە برادەرمێ لە چەمچەمان لە کەلار هاتۆتە ئێرە بۆ ئەو مەیدانێ. پێشتر ئەو کەڵەباوە بە یەک وەرەقەمان دەفرۆش، ئێستا بە 40,000 دەفرۆشم کەس ناکڕی لەبەرەوەی پارە نییە. قوربانجان ئەو کەوە دەستبازە، ئەو ئێستا بەری دەدەم لێشمان دەداتن لە بەشەری دەداتن، ئاشتی بەشەریە. ئێستا وێرکانە ئەم مەیدانی حاجیاوەیە، یعنی لە ڕانیە و لە سەنگەسەر و لە ژارەوانە بەس ئێرەی لێ حاجیاوی لێیە. ئێستا هیوا هەیە بۆ خۆش خۆی دێتن، هەر عەزەی لێ جومعە ئێستا من یەک بەخۆم عەزم لێ هەموو جومعان بێم، یعنی ناکڕم نافرۆشم، بەس هەر عەزم لێ بێم. ئەم کۆترا ناوی پەریە، ئەنواع جۆری هەیە، جا بەهۆی ڕەنگەکەیەوە یان بەهۆی گەورەیەوە قەبارەکەیەوە. زازلی هەیە، فاوی هەیە، تاری هەیە، حەمبەری هەیە، ئێرانی هەیە، سابوونی هەیە، زۆر نەوەحمان هەیە، پەریمان هەیە. یعنی جومعان دێت ئێرە مەیدان، لەناو مەیداندا مەعاملەی پێوەکە، یعنی کۆتری لێیە، قازی لێیە، مراوی لێیە، بولبولی لێیە. شكر الله يتولى ربنا، شكر الله يتولى ربنا. لقمة قاس، لقمة قاس، لقمة قاس. طبعا جا مەیدانی حاجیاوە ڕۆژانەیە کە خەڵک دێتێ ئیسفادەکی بۆ خەڵکی ڕەشوڕوت زۆرە، یعنی ئیسفادەکەی وەیە کە خەڵک بێ موچەیە، طبعا موچە نییە.
والله قربان سەوزەی دەفرۆشین، میوە دەفرۆشین، کولەگەی و بامێ و بانجانە و گەڵامێ و ئەو شتانەیە ڕۆژانە لەگەڵی دەڕۆین. قوربان لە ڕانیەوە دێ لە لای دیانەیەوە دێن، سەر و چاوە دێ، ئەو گوندانێ گزان و قەرەنیاغا و کانیماران دێن. ئەوە بازاڕەکەیەتی لێدینی ها کاکەەوە شتەکەی برا تێپی لێ دەکاکە داوە هەر کەسێک بە کەسێک مەشغوڵە تا یەک دوکانی ئەزبەری یەک تەڕای دەفرۆشێت یەکەوەی دەفرۆشێت ویزە دوکانێکەیە ئەوە کۆمەڵە خەڵکێک لە دەرەیە لەخوا بەزیاد بێ زۆر باشە حاجەوە ژیانی زۆر باشە لەخوای بەزیاد بێ ئەو بازاڕی تێدایە ئەگەر لێمان تێک نەدەن ئەگەر لێشمان تێک نەدەن ئەوە هیچ